کە دەسەڵاتیان نامێنێ عادەتەن ئەو کەسانەی کە بەرهەڵستی بانگەوازێکی خواویستی یەکەن کە حجەیان پێ نامێنێ تەلفیق درۆ دەلەسە هەڵبەستن ئەنجا ناو ناتۆرە دروستکردن هەڕەشەکردن کە زۆریش تینیان بۆ هات فلأقطعن أيديكم وأرجلكم من خلاف ولأصلبنكم في جذوع النخل ولتعلمن أينا أشد وأبقى وكم هالرشكان فرعون. فلما جاءهم بالحق وقت سيدنا موسى هاتوا حقي لقل خوي هنابو باسي باء كم كركة وتنبيه وتربائي معية وكو خوي فرقارة فرمي ذهب الله بنورهم ليرجى فرمي فلما جاءهم كوقتين سيدنا موسى جاءهم بالحق حقي بو هنابو بو فرعون وهامان قارون من عندنا للاين خواي پروردگار كي ترشكي تياني هروكو سعيدنا ورسي رحمتي خواي لبيا فرمي شكي تياني كللاين خواويا شكي شي تياني كراسته وبقاچي ماوا قالوا اقتلوا أبناء الذين آمنوا معه واستحيوا نساءهم وما كيد الكافرين إلا في ضلال. دائما ده صلاة دار كحجينية دليلك لسر راستو الرواني ودروستي فكرك خوينية أترسل فشلي خوي دواي أوي توشي أيدزي فكري بوكا مقاومي فكرينا تواني بكا برانبر ببانقوازة كي سيدنا موسى باڵەداتۆ بەدەستی چەکەکەیەوە و سیلاحەکەی و سوڵتان و جەبەڕوت و پۆلیس و مخابرات و ئەمن و دەستگاکانی تریدا پڵۆساندن دێتەوە سەر ئەوان و ئەم هەڕەشانەکە قالوا اقتلوا أبناء الذين آمنوا معه ئەو کەسانەی کە ئیمانیان هێناوە بە سەیدنا موسا و زۆر بوون بیان کوژن تەصفیی جەسەدی بۆی کەم بێتەوە واستحيوا نساءهم ژنەکانیان بهێڵنەوە بۆ سوخرەکێشی و بۆ داوێن پیسی و بۆ خراپەکاری و بۆ هەموو شتێ بۆیە تاغوتێکی مرتەدی وەکو زەین العابدین حاکمی تونس کە قانونی دەرکردبوو بۆ ئەوەی هەرچی مسلمانێک کە گیراوە کەس بۆی نییە ژنەکەشی بخاتە ئیشەوە لە مەعمەلێکە لە دەستگایەک لە دوکانێکە وەلەو بە کارەکەرێک لە ماڵان وەلەو بە نانکەری ماڵانی ژنەکەی بخاتە ئیش بحجي خويا كلا سر تلفزيون يدبوي ژنەکانیان مجبور من خوان بفروشن واستحيوا نساءهم اما اسلوبي همو فرعون كاني همو زماني كشبر امر باهل ايمان خوي جورج فرمي وما كيد الكافرين الا في ضلال طلبهم مكروه فاكو فيك نتيجه كهرشي هرقم رايه ودڵنیاشین لەوە چونکە ئێمە بۆ خۆمان قووەتی ئیسلامە زانین چەندە ئیسلام ئەو میحنەتانەی لە بەدرێژایی 1400 ساڵ چێشتوێتی زۆر زۆرترە لەوەی کە ئێستا تووشی دێ ش لەو زەمانە بێ کە مسلمانان خۆیان زەعیف بوون و تەتەر و مەغۆل هجومی هێنایە سەریان و 2 ملیۆن کەسیان لە بەغدا کوشت ساڵی 656 هیجری چی ئەو کاتێک کە سەلیبیەکان هاتنە قودسەوە چ ئەو کاتێک کە سەلیبیەکان مەحاکمی تەفتیشیان دامەزراند لە ئیسپانیا و پرتوغالی ئێستا کە ئەندەلوسی ئەو زەمانە بوو بەرامبەر بە مسلمانان و لە هەر شوێنێکی تری ئەم جیهانی ئیسلامەدا کە هەتا ئێستاش خوێنی مسلمان بە جۆگەلە ئەڕوا و ژمارەشی کوشتنیشیان هەموو وەختێک کە ئەیبیستین ئەگەر بڵێن 2 ئەمریکی کوژراوە خەڵک زۆر پێی مهمە و غەریبە بەڵام بۆ مسلمانە بێ بڵێن 2000 کەس کوژراون 10,000 کەس کوژراون 20,000 کەس کوژراون بەڵام نەتیجەکەش ێزانین وما كيد الكافرين إلا في ضلال كفرعون شيء لو كافرانا وهمو برنامج خطيش بپشتیوانی خوای پروردگار لسر تاوێرە بەردی بانگەوازی خوای ویستی هەر ورد و خاشە بێ و إن الذين كفروا ينفقون أموالهم ليصدوا عن سبيل الله فسينفقونها ثم تكون عليهم حسرة ثم يغلبون والذين كفروا إلى جهنم يحشرون